ئەمە پرۆژەیەکی ستراتیجی گەورەیە. لە ساڵی 2005 بە گوژمەی زیاتر لە 18 ملیۆن دۆلار دەست بە دروستکردنی کراو، هەرزوو ڕاگیرە. ئێستا کە مەترسی وشکە ساڵی هەیە، تەنها ئەم پرۆژەیە دەتوانێت ئاوی خواردنەوە بۆ ڕانێ و دەوروبەری دابین بکات، بەڵام بەهۆی ئەوەی پرۆژەکە تەواو نەکراوە هیچ سوودێکی لێ نابیندرێت. مثل ئەنجومەنی وەزیرانە لە مناقەشەدا بڕێک پارەیان بۆ تەرخان کرد کە پرۆژەکە لەو ماوە دەست بەکار بێتەوە لەسەر شتێکی فەنیات شێوەی جێبەجێکردنی ئینتێکە گفتوگۆ و مناقەشێ لە ئەنجومەنی وەزیران ئەوەی کە لەسەر ئێمە بۆ هەوڵەکانمان گاونتە شوێنی مەبەست لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی شارەوانی دیارە ئیدارەی ڕاپەڕین و هەم سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و هەمیش بەڕێوەبەری ئاو لە ڕاپەڕین کە هەوڵی جدیان داوە بۆ ئەوەی کە هەم لە ڕێگای وەزارەتی شارەوانی ئەنجومەنی وەزیران پرۆژەی دەست بەکار بێت. بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕین دەڵێت ماوەی 3 ساڵە بە بیانووی پێداچوونەوە پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانە، بەڵام تا ئێستا و پێداچوونەوەیە تەواو نەکراوە. دەژڵێت لە ئێستادا ئاوی قولە کە ئاوی خواردنەوەی 60% دانیشتوانی ڕانیە دابین دەکات مەترسی وشکبوونی لەسەرە. لە ئێستادا گۆڕانکاری ژمارە 4 لە ئەنجومەنی وەزیرانە کە بە نزیکەی بڕەکەی 11 ملیۆن دۆلارە کە ئەو گۆڕانکاریە جێبەجێ بکرێت پرۆژەکە دەکەوێتەوە کار، بەڵام تا ئێستا نەکەوتوەوە کار بەسەبەبی ئەوەی کە ئەو بەرگانە پێداچوونەوەیان بۆ دەکرێت و ڕاستانیان بۆ دەکرێت کە نزیکەی 3 ساڵە تا ئێستا ئەو پێداچوونەوەی تەواو نەکراوە. سەرچاوە ئاویەکان تا ئێستا هیچیان نەژیاونەوە و ئاوەکان کەمیان کردووە، تاکە بەدیلیش بۆ نمونە لە پرۆژەی ئاوی قوڵە کە لە ڕانیە 60% ئاوی دانیشتوانی شاری ڕانیە دابین دەکات کە ئەو پرۆژێ لە ئێستادا مەترسی وشکبوون و کەمبوونەوەی زۆری لەسرە. ئەگەر ئەو پرۆژە ئاوی دەربەند چارەسەر نەکرێت و نەکەوێتەوە کار، ئەوە مەترسێکی زۆر گەورە سەر شاری ڕانیە دروست دەبێت لەو ساڵی وشکە ساڵیدا. ئەم پرۆژەیە ئاوی خواردنەوە دەگەیەنێتە ناوەندی شاری ڕانیە و ناحیەکانی چوارقوڕنە و حاجیاوە بە یەکێک لە پرۆژە ستراتیجیەکانی هەرێمی کوردستان دادەندرێت، بەڵام بە بیانووی کێشەی تەکنیکی کارکردن لەم پرۆژەیەدا وەستاوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیە.